برام بەڵێ برا پرسیارەکە لێ بکەم بەڵێ برا زۆر مادی دیاریماندی وەرە دیکو ماندنی ماری وەڵام ماندیمە ئەو لۆ هەماندی کرەوە لە دیویشە دەگەڕن لە سوبینەوە چیش دەکەی برام قورعان لە سوبینی هەتایەوە یعنی لە شەمووی هەتا پێنجشەممە لە دویشە دەگەڕم نییە و جمعانە ئیستراحەتم والله ئیشە قورسە دەکەی والله قورسە بەس چ بکەم هیچ نییە چ بکەین برام بەڵێ برا پرسیارەکە لێ بکەم فەرموو بەستخوا بە خێرات جوامدەوە لۆ والله خە پرسیارت کەم زۆر سوارە بڵێ فەرموو چاوەکەم پشتینە ئەمن ها ناوەڵەش والله نتنا ناوەڵە ئەی بابت والله بامش نینە هێشتا بابش نینە ناوەڵە ئەدی تو لە چێ بووی ها ئەدی تو تۆ لە بامی چێ نایەتی ناکورە لە من شتێک دەما دەندی پرسیار دەکەی لە من شتێک دەما خۆرم ئەرێ برام بۆ چێوە دەچینە تو والله اسمە ئیسکار پرسیارشکە لێ بکەم بڵێ دەچێ ئیسکاس دەکەی چ دەکەم دادەنیشم لە دوو ئیشەکی دەگەڕێم باش کۆمێک دەمباتە ئیشەش تاوە چێوە دەچی کاکە ئەیدام دەچینە عەکاوی دەچینە ئیسکان لۆ ئەوەندە ڕێیای دوور دەکەی وەستا ئەخنانە پرسیارم زۆرە بەس زەمە چێوەندە پرسیاری دەکەی چییە یعنی بە 3000 تۆ سەر نیو سەعات وا من دەین دەبەی زەرن نییە تو زەرە ناکەی ئەوە ئیشت خۆ دەکەی تو برات مارتان چێن دەرەنگۆ والله مامان لای کەس نەزانم والله آره والله. هەکۆ دی ئیسکان هیچ بکەم لێوێندە هیچ نییە و مەجبورم بێمە ئیشکا ئەدی کەس ناوەشی خۆی ماگە بزانێ لا وڵا هیچ خۆنی مایە مال دە کەس زانەیە خاینە کەس زانێ بە چەندە توزانم کاکە خوا معقالاتم نییە کاکە باشە مال لێم درێ ئەی نازانێ خانی بە چەندە توزانم کاکەم توزانم مخانی بەچەندە بە 5-6 دەفتەرێ نازانم هاچ معرەزان ناکەیت و بەحایەت دەچمە معرەزی من معرەزی چێ دیمادینارێکم نەدا بەسمە معرەزی ئێرژت عینێ بۆ لە معرەزان دیتیان لا بابا کاکەم ئەلێ دەمخوا بە تەکسیشکە دەچم باش ئەلێ ڕاگرا ئەلێ ڕاگرا ڕاگرا چیۆ ڕچۆ دەپسیادێ کرێت کاکە دەی زعان کرۆ سەبر دەرکەی لەوا پێوە دەی دەرکەی عەوشەی پێوە دەی بێدەمەخ کو دەڕوا هاتیم لەمە یەک پرسیار بڕە دەرکەی کو پێوە دەی دەرکە بریژنێ ئەمر دەکەی ئاتۆ بدورە ئەمن لەبەر بکەم لەبەرەوەی لەوێن دەبێشتمان لە بیر نەچیتێن دوایە تااقەتی پوینگە فینگ و گارەگاری تۆم نییە چمان دەوێت ڕاستە نیو کارتۆن ئاوە تۆماتۆ حلمێ زۆر نییە نە زۆر نیە بابەشی مانگە چی بکەم باشە ئەوە نیو کارتۆن ئەم ڕۆژێ ناچی تەماتە سێ جێ برنج سێ جەبرت چەند کیلۆیی 5 کیلۆیی 10 کیلۆی بابەشی مانگەکمان بکە والله زۆرە بە قورعان زۆرە تو بنووسە دەی باشە خۆ خەسار نابی باشە کاکەوەسی چیکە کارتۆنێک زاهی کارتۆنێک زاهیر و چییە ماڵ خەرانە بویەکی بە هەزاری قابلە قوبە لا حول ولا قوة إلا بالله أتلو خود تشي محب الله خوتك دين ونشي بابا ونشي تتذكر ذي الخوباي عم تدير كيف بتانياي هايشم رشدي بتانيا وذكاس ما الله لك اي مامۆستا تەکسی دەوێ مامۆستا تەکسی دەوێ قوربانم مامۆستا دەورە ڕشقەک وەرە برا دەورە ڕشقەک وەرە ئەم پرسیارە چی شتێکە وەرە ئەوە تا السلام عليكم هەلا چاوەکەم مامۆستا ولا دەسمە بازاري والله مامۆستا ستەکە لە بازاڕی بەێ دەسمە شای دەکەم وڵا دیکاو کۆمەندار دەگەنینە چاکتێ مندارم لەگەڵ بیان بخۆم دەسوازم والله زۆر لە خۆت ڕازیە هذه كونة بس هي كم يبغى مامۆستا وەڵا بە 4000 3000 مامۆستا 1000 نەرج عەقی ئەوەی بارانی إذا ما شفت عندهم رامق ركاكا عندهم يبسموا بازار وتو زاني مامۆستا تو زۆری دەری يعني هلا زورهم وده چاوەرس بەس مامۆستا چاوەکەمی مامۆستا بەخێر بی خوش بيش باستكم خام سال زيادكم مامۆستا هاتووم دیت زانیم سەلامەش ڕۆح سوک دیاری زانی بخود روح تساوي زوانه وروح زوانه قوربانی مامۆستا زۆر مساخەف دیاری مامۆستا چاو مامۆستا وەڵای پرسیارێکم هەبوو جامدي مامۆستا ناوت چییە تو ناوم عبد الرزاق شهرة مستاقي شوية والله مامۆستا ئەو هەموو ناوت کو پێردەگیری قورس نییەوە عايش من هالشوان مامۆستا چیش دەکەیت تو أمن ئاچی دانشتي ما دانیشتی تازیتە بە پێوە ڕاستای مامۆستاەوەی سواری سارە بووی کا دانیشت بووی دانشتني تكسير أنا أقرب والله قصيد
مامۆستا کۆ دەچێ بازاڕی دەچمە شای دەکەم لۆماری والله درای دەست شەرواری دەکڕی ماوە ئەمن نالۆ بێ زەمەی دەچم هەیواز بەس بێجاوێت چێ بازاڕێ تو زەمەی دەکڕما تخوا بێجانێ باش من لە کەس لەنی باش وڵاتنا هەیە بەس لۆ چاپەشکاری دەچی ئەوە دێ مامۆستا تخواوە لە من دەوەشێتەوە ناوەڵە مامۆستا خۆ قسەم نەکرد ئەوە لە من دەوەشێتەوە عیبە لە بۆ تو نانا عیبە ولا سایقی ئەم سالی وەچین گۆ چەند زۆرە بن چیەوە ئەرژنتینای مامۆستا بەری ئاژن بینە والله مای تشنەکە تەراق نەدایە باز تەراقیان مەکە پیا پیا بکوژنی خۆی تەراقەدا نام سێم بەڕێ کردی مامۆستا سێ لەکوێ بەڕێ کردیا تەراقمدا لۆ وڵی دەزانە تەراقمدا لەسەر چێ یەکیان زۆر دەگۆت زۆری دەگۆ بەخۆدا میستەعامل زۆر گۆت نێناکە کۆرە بە کۆرێ دەرێ وەندەلاساوی وڵا تەراقمدا تخوا ئەرێ وڵە دووەمیشم مامۆستا قسەی نەدەکرد چۆسی دوو بە قسەی نەدەکرد با ماوە زەمان فیزی کرد و پاتری مرد و کەرولال بوو ناوڵ زمانی شێ بۆ نەدرێژ ئەدی سێ وڵی سێمی ڕۆژیان بیش بووم دانیشت بووم وڵی چشم نەمڕا گوتم بە تەراقم تخوا ئەتوان تەلاقدایانە ئەوان ئەپیان تەلاقدایان نانە مامۆستا منام تەراعی بە قسانە بۆ سەری ئەوانە پیان لە بە زۆر ڕێویت والله ئەرێ بەخۆی والله وەسەی ژنومی پێ نازانی لەگەرم بۆ خزماتێکی بکەم عیبە لە بۆ تو نانە عیبە ولا سایقی ئەم سالی وەچین گۆ چەند زۆرە بن چیەوە مامۆستا عیبە لە بن عەبایە هەر چا دەورە جیرایە 2017 هەمووی بەڕەلایە مامۆستا پێچێت زۆر نوکتە چیش بنوکتە تەجاوز نەکەی تەجاوز مامۆستا من خارم خانێکی کرد بڕووکم بوو تەجاوز بوو شۆفە لەدا ڕووخاندی هێڵە سەری نەکرد ڕاگرە ڕاگرە دەرێم لێ ڕاگەدەی مامۆستا پارەم دێ عەلە پارە نادێن ڕاگرە مامۆستا قەشبەری بەم ناکەیت ڕاگرە دەرێم من سێ پرسیار کرد لێ دەکەم زات کورێش یە دەتکردم هەیە ئەوە چێتم ئەمرت کۆش کۆش ئەمەشان سەرم پێ بدەمێ نامێ نەخۆت بیتن والله نازم ئێستا دو ساعتی بنووسم بڕۆ لە پێشام بردبە بزیمانە پێشام دێ بڕۆ لای پرسیارەکەم لێ ماوە پرسیارەشی لێ بکەم ئەجێ کەی بخۆی لای پرسیار دەکەم عیب عیب گایسە دەرێ ئەو کابرا مامۆستا بێ زەحمەت یەک پرسیارم مابوو لا حول ولا قوة إلا بالله كنتشي براي خۆم برێت چەتەوێ موال چەندە موالێت کورە لە کۆر مواردین بۆ لە ڕای ئەو خوایە تو دەستگەی جۆنسری بڕ لە هەرێ ئەو خوایە لە کۆرم بەوە چیەوە ئەولوا دەکەوە تزەلام تا عملێک پرسیاری نەکەی ئەی هەوار خدایە زۆر شکر ئەوە چمو یا رب العالمین ئەوە چمو جەریدەی قوتا بوو چ بووەوە تۆرە نازانم لۆ چ هاتیمە لۆ س دەچم کو دەچمەوە